نهێنی کارەکەی خاتوشلێر زۆر باسی لێوە ناکەین چۆن دروستیەکە و چۆن ئەم بەرهەمە با بڵێن ئەگەنیتە ئەو قۆناغی کۆتایی بیفرۆشی بەس هەنێشتی لەگەڵ قساکەین چونکە ئەم بەیانیە خۆی میوانە لەگەڵمان سەبارەت بە دروستکردین سابوون کە لە گوڵ و لە پێکاتە سروشتەکان دروستی کردووە و لە بازاڕەکانیش دەفرۆشرێت جا خودی خۆی خاتوشلێر عەبدوسەلام میوانی ئێمەیە بەیانیت باش بەو جلە کوردیە جوانە ڕەنگا و ڕەنگەوە ئەم بەیانیە لەگەڵمانی خاتوشلێر بەیانیت باش هیوای بەیانێکی پڕ لە شادی پڕ لە وزەت بۆ خوازم پێش هەموو شتێک باسیەوەم بۆ بکە بۆ لەناو ئەم هەموو بابەتەی دیکە کە هەیە با بڵێن یا ئەم هەموو پرۆداکتەی کە هەیە بۆ جوانکاری و پێست بۆ سابوونت هەڵبژارد بەیانیتان باش سڵاو لە ئێوە سڵاو لە بینێرە عەزیزەکانتان خۆشحاڵم کە ئەم دەرفەتان بۆ من ڕەخساند هیوادارم ئەمڕۆ بتوانم بە شێوەیەکی زۆر باش باس لە بەرهەمەکانم بکەم بە نسبەت پرسیارەکەت من تەنها سابوون نییە شامپۆیە کرێمە سیرۆمە بە هەردوو شێوەکەی هەم بۆ پێست هەمیش بۆ قژ و هەروەها بابەتی تریشم لە ڕێگایە ئینشاڵڵا وەکو سوورا و هەروەها ئەو بابەتە جوانکاریانەی زیاتر کە ئەمڕۆ زیاتر خواستی لەسرە بۆ بابەتەکەم هەڵبژارد ئاشکرایە هەرێک لە ئێمە حەزەکە بە جوانترین شێوە دەرکەوێ و باشترین ڕێگاش بۆ ئەوەی کە بە جوانترین شێوە دەرکەین ئەوەی کە ڕێگایەکی زانستی بێ هەروەها تەندروستی بێ کە زیان بە پێستمان نەگەێنێ هەروەها زیان بە قژ و ئەنی تەواوی دەستەمان نەگەێنێ کە مەبەستمانەوە بێ بە جوانترین شێوە یاخود بە پاکترین شێوە دەرکەوێ باشە شلێر خان شتێک کە زۆر گرنگەوەیە کە بۆ دروستکردنی بەرهەمێکی ئاوها ڕەنگە تۆ پێویستت بە جۆرە گوڵێک بێت لە کوردستان نەبێ یان پشتت بەستووە بەو جۆرە گژوگیا و گوڵانەی کە لە هەرێمی کوردستان هەن کاریان لەسەر بکەین یان هەموو جوارانە کە تۆ ئەتەوێ لە سروشتی کوردستانە پەیدای ئەەکەی بە خۆشحاڵیەوە سروشتی کوردستان ئەتوانم بڵێم هەموو بابەتەکانی بۆ دابین کردوین ینی لەبەر دەوڵەمەندی سروشتەکەیشەوە بیرم لەوە کردەوە کە ئەو گژوگیا سروشتیانە هەرچەندە لە کۆنیشدا هەبووە بڵێ لە داپیرانی ئێمە لە ژنە بە تەمەنەکان کە جێڕاویانەتە بۆ نمونە ئەو جۆرە گیایەک بۆ ئەوە باشە یاخود بۆ قژ باشیان بۆ پێست باشە اینجا من کە سوودیشم لەوانە وەرگرتووە هەر بیرۆکەی کارەکەشمەوە لەوە هات کە ئەو گژوگیا سروشتیانە تێکەڵ بکەم بۆ مادانێکی خۆم دروستیانەکەم هەم ئەتوانم بڵێم ناساندنی سروشتەکەی خۆمانە هەریش هەم سود وەرگتنیانە لەو مادانەی کە خۆم دروستیانەکەم هەر بیرۆکەی دروستکردن ناوەکەی شم لەوە هات کە هەرچەندە خۆشم ناوم شلێرە بەڵام لەبەر ئەوەی شلێر گوڵێکی کوردستانی ئەتوانم بڵێم لە شاخەکانی کوردستانە ڕوێ لەگەڵ ئەوەی کە هەرچکارد خۆم وام کاتێککە گوێم لە ناوی شلێرە بێ سەر دیمەنی شاخ و چێ و سروشتە جوانەکەی کوردستانە بیرەکەوێتەوە یاخواتەوە هەرتەمە درێژ بیم باسیەوەشم بۆ بکە کە دروستکردنی ئەم جۆرە بەرهەمانە لە ناو جیهانێک کە ئێستا جیهانێکی زۆر خێرایە دانانی پرۆداکتێک سیرەکەیت بەرهەمێک دێتە ناو بازارەوە لە ڕێی سۆشیال میدیا خێرا ڕێکلامی بۆ ئەکرێت و بە هەفتەیەک پێست جوانەکە و بە دەڕۆژ پێست جوانەکە لە ناو ئەم جەنجاڵە چۆن توانیوتە بەرهەمەکانی خۆت ساخکەیتەوە هەمیشە بە کڕیارەکانمانەڵم بە کریارەکانمەڵم یاخود بەوانەی کە داواکاری بەرهەمەکان من ئەنی کۆمەڵێ دروشم هەیە یاخود بڵێم هەندێک شتێ لە ڕواڵەتدا زۆر ڕێکلامی بۆ کرێ گەورەکرێ عنی زیاد لە قەبارێ خۆی پێدرێ بەڵام مەرزنێ لە ناوەڕۆکیش داوا بێ ینی بە خۆم زۆر جارۆ شامپۆم کڕیوە و توانە بە 3 ڕۆژ بستێک یاخود زیاتر قژت درێژەکە یان بەکاربێنە بە مانگێک ئەبی بە ئەبیت بە مانگ و نازانم چی ئەوانە ئەمانەی خۆم کە تاقیم کردوتەوە ئەنیکە خۆشم هەروەها بە کڕیارەکانم مەڵێم لەم مەرزنیە کە یەکێک سوودی لێبینی تۆش هەما سوودی لێبینی ئەمە شتێکە و زانستیان ئەسەلمێنرێ هەتا لە چارەسەرە پزیشکەکانی شوایە بۆ نمونە کەسێک کە سەردانی دکتۆرێکەکە ڕەنگە یەکەی کرد هەمان ئەو چارەسەرانە کەورەگرێ مەرزنی کاردانەوەکەی وەکو ئەوی تر بێ لەو بەرهەمانەش بە هەمان شێوەیە هەرچەندە لەخوا بە زیاد بەوانەی کە بردویانە تا ئێستا گلەیان لێ نەبووە هەتا ئێستا
زۆری نەشی هەتاوای لێ هاتووە بڵێتەوە ئەمن هەرو شامپوانی تۆ دروستیانەکەی هەرمانە بەکارەهێنم یان ئەو سابونەی پێداوم تەواوزی بکەی لا بردووە پەڵە و کێشەکانی دیکەی پێسی چارە سەر کردووە لەمەوە ئەنی توانم بڵێم بەرهەمە سروشتەکان بڵێ ئەتوانی بڵێ کە بۆ ماوەی هەفتەیەک یاخود بۆ ماوەی 3 ڕۆژ بەڵام بەبەردەوامی بەکاریان بێنی و هەروەها لایەنە تەندروستەکانی خۆش پشتگوێنە خەی بۆ نمونە کاتی خەو و خۆراک تڕێک بێ یانیش باری دەرونیت ئارام بێ ئەتوانم بڵێم چارەسەرێکی گونجاون ئەتوانم بڵێم کە بەو جۆرە ڕکلامیان بۆ بکەم کە بڵێم بڵێ لە ماوەی هەفتەیەکدا یاخود لە ماوەی زیاد لە 5,000 بەکاری بێنی چارەسەرێکی زۆر باش زۆر باشە. خاتوشلێر یەکەم جار کە دەستت کرد بەم کارە بۆ خۆت لەسەر خۆت تاقی کردەوە یان زۆر جار هەیە خوشک و دایکمان ئەبێتە تاقیکە بۆمان لەسەر ئەوان تاقیکەین لەسەر کێ تاقیت کردەوە یان خودی خۆت تاقیت کردو چۆن بوو باسیەوەم بۆ بکە دواتر کە بڕیارتدا ئەمە بکەیتە پرۆژەیەک و بە بەردەوام کاری لەسەر بکەی ئادە یەکەم جارۆزم دەموچاوی کێ و تێگیاوە سەر و قژی کێو تێگیاوە تاگەیشتی بەم تاگەیشتی بەم یەکەم کەس کۆڵێن یەکەم کەس خۆم بووم بە زۆر جارێنە و دەستواژەی زانست ئەنیوانی کە بە تایبەت لە تاقیگەی شەکەن ئەڵێن مشکی تاقیگە یەکەم کەس خۆم بووم بەوە ینی هەم سابوونەکە هەمی شامپۆیەکە تا تەنانەت ماڵەوە یاخود هاوڕەکانم یانوت کە شامپۆیەکەت بەکارهێنە زوو خەبەرمان دێبزان پست بەسەریەوە مایە نا یان کە سابوونەکەم بەکارهێنە دەیان و سەرەتا لەسەر دەست تاقیکەوەنەوەکە ئێخوانە کا شتێک ببێ شتێک لە دموچاوت بێ بەڵام لەبەرەوەی بتمانم بە ئیشەکەی خۆم هەبوو ئەم ئەشمزانی کە چین تێدا بەکارهێناوە ترسم لێی نەبوو لەبەرەوە کاتێک کە خۆم بڵێ سابوونێکم تەواو کرد و هەروەها شامپۆیەکیشم بە تەواتی بەکارهێنا ڕاستەخۆ هەروەها هاوڕەکان و ئەوانەی ماڵەوەش متمانەیە دروست بووتیان تەواو ئێمەش بەکاریهێنی زۆر چاکە خاتوشلێر ئێمە زۆر گرنگە بۆمان پرۆگرامی بەیانی 24 ئەو بابەتانی تیا جێ بکەینەوە کە بتوانێت ئەو گەنجانە کە کاری خۆیانیان هەیە بژێوی ژیانی خۆیان بەدەستهێنن جگە لەوە هەلی کاریش بۆ کەسانی بەرامبەر ئەڕەخسێنن پێت وایە تا چەند گرنگە کە کەسانی وەکو ئێوە گەنجن بۆ نمونە دەرچووی زانکۆکان پشت بەس با دامەزراندن نەبستن لەم شێوەیە ئەگەر زانیاریەکیان هەیە یاخود ئەگەر بیرۆکەیەکیان هەیە بیخەنە بواری جێبەجێکردنەوە و دواتر چۆنەڵێت بەم شێوەیە بەرهەمەکەی ببینن تا چەند گرنگە ئەمەی کە مرۆڤ پشت بەخۆی ببەستێ زیاتر زۆر ڕاستە نەک تەنیا دامەزران بن بۆ بنمۆرە با دامەزراویش بی ئەسڵەن بە هەر بوارێک کرد کە کاری لەکەی کە دا حکومی بەیان ئەهلی بێ بەڵام بەهرەکەی خۆتی خۆتە با فەرامۆشی نەکە ینی ڕەنگە ئەو بەهرەی تۆ بناسێنێ هەروەک من کە خۆم پیشەی خۆم مامۆستایەتە بەڵام لە پاڵ ئەوەدا بەهرەکانی خۆم فەرامۆژ نەکردووە من ئەگەر ئەو کارەیشم نەکردبە ڕەنگە ئێستا چێشلێنەرێکی بەتوانە بام و یەکێک لە ڕێستورانتە گەورە یعنی چێشتیش خۆشە لە بواری دەستڕنگێنیندا لە بواری بەڵێ نەبێتە ڕێکلام بڵێ زۆر چاکە چەندەکە بوش جاوم جا قسەکەتم بۆ تەواو کە من جا پرسیارێکی تر لەسەر چێشلێنان لێ بکەم بەڵێ هەمیشە بە کەسانی دەوروبەرم یاخود کە خۆم مامۆستان بە قوتابیەکان مەڵم بەهرەکان فەرامۆژ مەکە ینی گرنجیان پێ بدە با لە تەمەنێکی بچووکەوە بەهرەکانی خۆت بدۆزیتەوە مەرج نییە سەرەتا ئەو بەهرەی تۆ ببێتە بازارێکی گەورە بۆ خۆت یان لە سوودێکی ئابووری گەورەت پێ بگەێنێ بەڵام گرنگ ئەوێ ئیشی لەسەر بکەی قۆناغ بە قۆناغ کاری لەسەر بکەی خۆ میش سەرەتا یەک قاڵ بە سابوون بدروستم کرد چاوەڕێژ نەبووم ڕۆژێک لە ڕۆژان ئەو کۆمەڵە بەرهەمەم هەبێ کە ئێستا نزیکی بەلایەنیکەم حەوت بەرهەم زیاترم هەیە ئینشاڵڵا لە داهاتووشدا زیاتری یەکەم بە چونکە هەر کارێک کە چوی تێناویەوە یاخود کە بەهرەکەی خۆت تەواو دۆزیەوە هەر خۆت هەزەکەی بە دوای دابڕۆ ینی بە شتێک دروستەکەی ڕاستە خۆ دوای ئەوە پلانی شتێکت کرد بۆ دە یان گژوپیایەک ئەناسی ڕاستە خۆ دوای ئەوواڵی بە ئەمەش بەکاربێنم یان جۆ لە کەسانی تراگری جۆ لە کەسانی پسپۆڕی بوارانەگری ئیدر لە دوای ئەمەوە تەواو تۆ بەهرەکانی خۆتەوە ئەدۆزیتەوە زۆر چاکە کاتە شتێر ئەمە نزیکە لە چێژ لێنانەوە بۆیە حەزل لێ کردووە و ئیتر ڕۆنە تێکەڵیەکە و لە ناو قاپێ هەمووی تێکەڵ ئەەکەی بەیەکەوە وانە نزیک بوو لەو شتێکە خۆ حەزلەیە تقریبا نزیکە زۆر جاریش کە سابوونەکان دروستەکەم لە بەرەوەی بۆن و بەرامی گوڵ و جیایەکان هەروەها بۆن و بەرامی تایبەت بە سابوونی تێکەم هەر کەسکەی بینێڵێ وڵاڵی بۆنی کلیچە بۆنی کێک کوشتی وای لێ بۆنی شیرینی دە هەر حەزەکەم بخۆم زۆر چاکە باشە شلێر تا چەندە گرنگە کەسانی وەکو تۆ
لە فستیڤاڵەکان بەشدار بن بە تایبەتی و فستیڤاڵانی کە کاری دەستی خانمانی تیان نمایش ئەکرێت چەنێ ئەتوانی لەبێ بە بازاڕکردن بۆ بەرهەمەکانت بکەی چەنێ گرنگە تۆ بەشداربی لەو جۆرە فستیڤاڵانە بۆ دەرفەت بڕەخسێت کە ساڵانە بۆ نمونە 6 فستیڤاڵی لەم شێوانە بکرێتەوە. فستیڤاڵەکان زۆر گرنگن بەرنامە بێ فستیڤاڵ بێ چالاکێکی بچووک بێ هەر شتێک بێ کە کارە دەستیەکان و یاخود بەرهەمە خۆماڵەکانی تیادا نمایش بکرێ ئەوە زۆر گرنگە هەم بۆ ساختکردنەوەی هەروەها هەمیش بۆ ئەوەی کە بناسرەی چونکە ئاشکرا لە فستیڤاڵەکان کۆمەڵێ میوان دێ لایەنە پەیوەندیدارەکان دێن هەروەها کەناڵەکانی ڕاگەیاندن دێن هەرچەندە زیاتر خەڵک بێت و بەرهەمەکان ببینێ ئەوە بۆ بازارکردن و بۆ ساختکردنەوەی بەرهەمەکان باشترێکە. زۆر باشە جاشلێر بۆەوەی کە منیش پێستم وەکو پێستی تۆ جوان بێت لەسەر شاشەکە سیر دەکەم ماشەڵا پێستێکی زۆر جوانە هەیە بە ڕەونق سپی زۆر جوان هەچەند هەموو ڕەنگی پێستەکان زۆر جوانن هەرکامی تایبەتمەندی خۆی هەیە بەڵام دواتر کە پرۆگرام کۆتایی پێهاو من ئەبێ بزانم تۆ ئەو بەرهەمانە چۆن بۆ من ئەنێری بۆی کە منش بەکاریان بێنم لێرەوە بە شکل و شێوازێکی جوان دەرکەوم بۆی کە بینەرەکان بە ڕوخساری ئێمە مرتاح بن کە ئەمان بینن بەڵام پێش ئەوە باسی وەشم بۆ بکە کە چەندێ سوود لە سوۆشیال میدیا وەرەگری بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانت چونکە بابەتێکە تا یەکێک بەردەستی نەکەوێت بەکاری نهێنێت ناتوانە زۆر زوو بڕوای پێ بکات. زۆر سپاس بەرهەمەکانم بە دڵنیایە بەدەستەکە هەرچەندە خۆتان گوڵی سەرشاشن و هەمیشە لەبەر جوانی ئێوێ زیاتر بینەر حەزەکە سەیری تەلەڤیزیۆن بکە بەڵام بۆ ساختکردنەوەشی بەڵێ من تەنها جارێ سوودم لە سۆشیال میدیا بینیوە چونکە سەرەتای کارەکەمە ئەنی سەرەتا بەو ڕادەیە ناکە بڵێم تازە 1 مانگ و 2 مانگە نا بەڵام بۆ ساختکردنەوەی جارە بیرم لە هەرچەندە بیرم لەوە کردوتەوە کە بۆ دوکانێکی بچووک یاخود شوێنێکم هەبێ هەم لی دروستکەم هەمیش لی ساختکەمەوە بەڵام ئەبێ ئابوریانە هەنگاو هەڵبنەی بۆ ئەوەی هەم تووشی زەرمەندی نەبی هەمیش چاوەڕێ بکەی ئاخۆ چەند خواست لەسەر بەرهەمەکان تەیە بۆیە جارێ تەنها لە ماڵەوە دروستەکەم لە ڕێگەی پەیجەکانم هەر لە سۆشیال میدیا فەیسبوک ئینستاگرام تیکتۆک و سناپچات کە لە ڕێگەی بەرهەمە سروشتەکانیش لێرەوە لەوێ بەرهەمەکانم هەم ڕکلامیان بۆکەم هەمیش شوێنێکە بۆ ئەوەی کە داواکار یاخود کڕیار لەوێ داوایەکە ئەوش پرۆگرامی ئێمە ئەم بەیانیە ئەتوانین بڵێن ئەچێتە ئەو چارچێوەیەوە ئەوانەی کە بینەری تۆن ئەتوانن داوای پرۆداکتەکەت لێ بکەن داوای بەرهەمەکەت لێ بکەن من ئەم بەیانی زۆر خۆشحاڵم 2 گەنجی بەرهەمدار لە پرۆگرامی بەیانی 24 بەشدار بوون لەگەڵما کە هەردووکیان 2 بەرهەمی زۆر تایبەت بەڵام لە بواری جیاوازان هەبوو و تۆش وەکو خانمێک من وەکو خانمێک حەزەکەم پشتیوانی ئەم خانمە بکەم و نەک هەر تۆ هەر خانمێکی دیکە لە کوردستانە کە دەزانین وزەیەکی هەیە من دەستخۆشی دەتۆکەم و سپاس دەکەم جا من قسەکەم تەواوەکەم لێرە هەر خانمێک کە توانای ئەوەی هەیە و ئەتوانێت هەلی کار بۆ خۆی و بۆ دووروبەرەکەیشی بڕەخسێنێت ئەوە بۆ ئێمە زۆر گرنگە هەمیشە وتومانە کوردستان 24 سەکۆیەکە ئەلێرەوە دەنگی تەواوی گەنجەکان ئەگەیەنین هەوڵ ئەدەین تەواوی توانەکانیان بخەینە ڕوو بۆ ئەوی کە پرۆگرامەکەمان پرۆگرامێک بێت بەدڵی ئەوەی بینەر بێت و بە تایبەتی بەدڵی گەنجان چونکە هەوڵێکی تەواوە دەن کە خۆبژێوێکی باش بە خۆتان بکەن دووبارە سپاس دەکەم شلێر دەستەکانت خۆش بێ ئەم بەیانیە لەگەڵمان بوویت سپاس دەکەم هیوای سەرکەوتنێ بۆ خوازم هیوادارم کە کارگەیەکی گەورەشدا بێت زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ کەناڵی کوردستان 24 کە هەمیشە پاڵپشت و پاڵنەری گەنجانە بۆ ئەوی بەهرەکانی خۆیان بدۆزنەوە هەروەها کاری لەسەر بکەن و بتوانن داهاتوێکی باش بۆ خۆیان و بە وڵاتەکەیان دابین بکەن زۆر سپاس بۆ ئێوە.